سڵاوی خوای گەورەتان لێبێ لە ئەڵلقەی ئەم جارەماندا باسی پیاوێک دەکەین. چیرۆکەکەمان باسی پیاوێکە کەەوە یەکێک لە نیعمەتەکانی پشتگوێ خستووە، ئەویش لەش ساغیە. لەگەڵمان بن باسی ڕۆکی ئەو پیاوە بزانین کەەوە چەند برسێ و ئاگای لە تەندروستی و لەش ساغی خۆی نیە و ئاگداری و نیعمەتە نیەکەوە پارێزگاری لێ بکە. بینەر بن. کاچی من دەی ئەو ماستاوەش لە بۆ مێسی ژمارە دوو بن دەی کاچی من دەی برام دەی وەڵڵا هیچ ناکەن. وعەلەیکوم ئەسسەلام یا خۆ بەخێر بێ. نەزانێت چ بووە؟ وەڵڵا هێز نەزانم باس چ دەکەی. وەڵڵا پێشە توش بە تەلەفۆن پێیان گوت. دەبڕۆ کاکە با بڕۆین دێ. کاکچی من بخۆت دەزانی ئەو مەتعامە لەسەرە منە خەر من کێوە بێ. ڕەحمەتی خوا لێ. هم نعمت پیاوێکی زەریب بوو. ئەتو فێرە و کەسابە دەکرد. ئێستا ئەمری خۆی کرێ ناسە قەبران. ئێ کورە برام وەڵڵا وەختی مردنێ نییە لەو دەمەی. ئەخەوا دەبینێ من دەستم ناو ئیشێدایە کاکە مرد خوا عەفوی بکە. فەتحوڵڵا چاوەکەم مردن جەم دەمی نییە برا گەورەیە. ئێستا ئەمری خۆی کردیە. کەنجێ تو دوای بۆ هەبێ سفەت و بێوەفا بووی. کاچی من وەڵڵا پێم ناکرێ. ئەخا من ئێستا نیو سەعات ئەو مەتعەمەی بەجێم نانی ئێواریم نابی بخۆ. ماری دنیای کولە نیوچەوانی تودایە. ئێستا دەیان نایە. کاچی من پێ دەرم پێم ناکرێ کاچی من وەڵڵا پێم ناکرێ. ئەم خوا حافیز. کاکە برا سێ نەفەر کەبابی لە ئەو مێزەیە بەندەی کاچی من دەی برام دەی کاچی من دەی زوو بن برام. ئەی هاوار وەڵڵا هیچ ناکەنم بۆ. دەیڵە برام بینە کاکە بینە دەی. یا خۆ بەخێر بێ کاک فەتحوڵڵا. خێرا ڕێت کردیا؟ وەڵڵاهی کاک عەبدوستار بە خۆت دەزانی ئەمن جارجار سەرەشی لە تو هەر دەدەم. گۆرە قەت ئەتو نەبووی ئەو ڕێ غەرەتکەی. بەخوای ئاین ئەوی نەکرد لە من سەریا ئەگەر بچێ پەڕەکەی ئاسمانێ. ئەلو چێ؟ هەردەکە؟ نابرام نا. کاچی من نایفرۆشم لێیان گەڕێ با بڕۆن. پێیان برێ بڕۆن کاکە نێنەوە من بۆن دەی نافرۆشم ئەوە پارەیە برۆ ئاردەی من کاکە پێیان برێ نافرۆشم مەشغوڵم دەی لە ناو مەعامەلەشکەمە دەی بە خێرچی. واز ناینن بەڕاستی واز ناینن. ئێ کاک عەبدوستار وەڵڵاهی ئەوەی ڕاستی بی با بەڕاستگۆیانە پێت برێم. هاتیمە لە بۆ ئەو ئاردەی جەنابەت لێت بکڕمەوە. دەمەوێت مەطعەمەکەم گەورەتر بکەم. فەرعی یەکەمم هەیە دەمەوێت فەرعی دووەمیش بکەمەوە. نامزانی شتێکە لە من سەریا. فەتحوڵڵا با ئەمش جێنە دەمێ ئەم نەو ئاردەی نافرۆشم بە زۆرە ئەتوو بە من برێ. خێرە تۆن دەم شۆشی لۆ پارەی کورە مەطعەمەکە تێ چ عیبتە لەو پەڕی ناز و نیعمەت دای. ئەوێ ڕۆژێ مندارەکانیش گلێیان دەکرد. دەیان بۆ کاک عەبدوستار فەتحوڵڵا بەمارێ ناکەوتەوە لە مەدعەمی لۆ عەقاراتی لە عەقاراتی لۆ مەدعەمی ئەو خانەی دەکڕی ئەوەی دەفرۆشی ئەو عارەی دەکڕی ئەوەی دەفرۆشی. کورە دەبەسە خوا ئەو جسمە ناسک و نازارە دایتێت تۆ هەندێک قەدر و قیمەتی بزانە. کورە براکەم کاک عەبدوستار کاچی من جەستەی خۆمە لەش و لاری خۆمە. یعنی خوای گەورەش بە خۆی دەرێ لە تو حەرەکەت و لە من بەرەکەت. ئامانتو بیللا. هەر خوای گەورەشە دەرێ ئیسراحەت بدە جسمەکەی خۆت قەدر و قیمەتی بدە جسمەکەی خۆت. کورە برام ئێستا تو واز لە جسمی من بینە ئەلحەمدولیلا جسمەکی ساغ و تەندروستم هەیە. ئیش و کار و کەسابات دەکەم. وازم لێ بینە کاچی من خواردنی من باشە تەندروستم. کاچی من ئەوڕۆ دەبی پارەت هەبی پارە ئەو جەلووە مژەستا بە تو دەرێم ئەو ئاردەی بفرۆشەوە برات پارەکی باشت دەدەمێ. فەتحوڵڵا بکە ڕجە ئەو خوای کورە جەتە لێ دەدا ئەوەندە فکر لە پارە و ماری دنیای مەکەوە هەندە قەدر و قیمەت لە بۆ جسمەکەی خۆت دابنێ. کاک عەبدوستار ئەوانەی جەڵتە لێیان دەدا خواردنیان باش نییە. ئەلحەمدولیلا ئەمن پارەم هەیە و خواردنی باشیش دەخۆم. ئەوانەی جەڵتە لێیاندا خواردنی خراپ دەخۆن. کاچی من ئێستا کە دەزانی سێ با ئەمە زۆرەی لە بۆ کەمەی نەرێ. ئێستا هاتیمە و ئاردەی تو بکڕمەوە چ دەری؟ فەتحوڵڵا ئەمن ئاردنیە لە بۆ فرۆشتنێ. ڕجا ئەو خوارێ دەکەم تەکلیفی و هامنێ مەکە. کاچی من ئەگەر دەچینە ئاقارات وعد بی دە دەفتەریاندا ئەمن 12 دەفتەر دەدەمێ. 12یاندا ئەمن 14 دەدەمێ. 14یاندا ئەمن 16 دەدەمێ. ئەتوو بەس داوا بکە من لێ دەکڕمەوە. ئەمن کورتی و کورمانجی نیەتی فرۆشتن لەو ئاردەیدا نییە. کاک عەبدوستار براکەم ڕجە ئەو خوای لێ دەکەم و ئاردەم پێ بفرۆشە. کاکە یەک دەقە توخوا بەبیرم هاتووە یەک دەقە.
ئەلو ئاسۆ کاکە ئەو سینەفەرەتان ڕەوان کرد سینەفەر قۆزیە نارتان دە باشە دەیاڵەدی دەی بەخێرچی ببوورە کاک عەبدوستار قسەکەتم بڕی گوتم عادم نییە لە بۆ فرۆشتنێ کورە ڕجای ئەو خوایە لێ دەکەم کورە لێ دەپاڕیم وەڵڵە بە یەک ماتعەمیە من ناگەمە هیچ بمفرۆشێ کاکە ئەمنیش ڕجا ئەو خوا لێ دەکەم دەزانم خواردنت باشە بەڵام پارە مێشکت مەشغول دەکا مێشک مەشغول بوونیش دەبتە جەڵتەش دەبتە دەو خواری سەقەت بوون لە مارێ دەکەی فەتح الله ڕجا ئەو خوا لێ دەکەم هەر لێم گەڕێ لێ ئەلو فەتح الله ئەلو فەتح الله ئەلو ئاسۆ کاکە جێ بگرە ئەمەیان هەموو جار لێتان دووبارە ناکەمەوە لە بیرم دەچی ئاگال لێبی ئێستا کە 25 نەفەر کەبابی حازر دەکەن باشە لە بۆ کۆمپانیای فەخرەدینی دەنێرن لە بیرت نەچی ئەمە لێ دووبارە ناکەمەوە 25 نەفەر کەبابی ئامادە دەکەی لە بۆ کۆمپانیای فەخرەدین باشە دەیاڵە دەی بەخێرچی شتم لە بیر چوو ئاسۆ کاکە لە بیرم چوو پێت برێم لە بۆ سبەینێ یەک نەفەری ئیزن نادەی باشە یەک عەمەلا یەک شاگرد یەک وەستا ئیجازە و شتی نادێ باشە سبەینی ئاگال لێبی یەک فەردە برنجی زیاتر لێدەنێن لەگەر 10 کیلۆ گۆشتی بابە مەپرسە لۆچێ کاچی من سبەینی ئەمە دەبی شیو لە بۆ تازیەکی بکەین ئەو تازیێش ئەمە نابی شەرمەزار بین دەبی شیوەکی باشیانەوە بکەین بەس ئەوە لەبیر نەچی کاکە لە کاتی شیوتێکردنەکەی زۆری کێمەکەن باشە با ئیستیفادەکی هەبی باش لۆ دووبارە نەکەمەوە دەیاڵە دەی ئەمن لە بیرم دەچی ها شەرمەزارم نەکەی دەی بەخێرچی حەز دەکەم قەڵبم تەواو نییە فەتح الله بە قسەی کەسم نەکرد ئەوەندە ئامۆژگاریم کردی برایەکەم ماری دنیای هیچ نییە ئێستا هەموو دنیای تووبی بە تو چ کاکە عەبدوستار بەس ئەو جارە چاپمەوە ئەو جارە دەبی ئاگام لە جەستەی خۆم هەبیتن ئەوەندەش لە دوو پارەی نابووم ئیشەڵڵا خوا شیفات دەدا برایەکەم ئیشەڵڵا السلام عليكم عەلەیکوم سەلام ورحمەة الله وبەرەکاتوه يا ربي خوا شفا دەکات فتح الله ئیشەڵڵا هیوادارم خی گەورە بە زووترین کات چات کاتەوە شفات دە و دووبارە بێوەسەر لە شتاقەکەی جاران پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ نعمەتانی مەغبون فيهما كثير من الناس واتە دوو نعمەت هەن کەوا لەناو خەڵکی قەدری نازانن تاوەکو لە دەستی نەدەن ئەویش بریتە لە لەش ساغی و سەحە و سەلامەتی واروها فەراغ باشترین شت بۆ ئینسانی موسڵمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێت بۆ ئینسانی ئیماندار لەش ساغی باشترە لە ماڵ و سامان و پارە جا بۆیە هیوادارم ئەو لەش ساغەیەکەوە خوای گەورە بەخشیوێتی بە زۆر بەمان قەدری بزانین ئەو یەکێکە لە نعمەتەکان تاوەکو لە دەستی نەدەیت نازانیت چ شتێکت لە دەستداوە ئەو لەشە کەوا ئەوەندە ماندوویت ئەو مێشکە کەوا ئەوەندە پێوەی مەشغۆڵی بە هەزار شتەوە تاوەکو لە دەستی نەدەی نازانیت چ نعمەتێکە خوای گەورە لە تۆی سەندۆتەوە ئەو قاچێکەوە تۆ هەتا خوای گەورە دوو قاچی پێداوی بە ساغ و سەلامەتی ئاواتی زۆر کەسی بێ قاچە ئەو دەستێکەوە تۆ هەتا ئاواتی زۆر کەسی بێدەسە چاوت مێشکت زۆر شتی ترکەوە تەندروستی خوای گەورە بە تۆی بەخشیوەتە ئێستا قەدری نازانی تاوەکو ڕۆژێک ڕێک بە نەخۆشخانە دەکەوێت دەبینی ئەو هەموو نەخۆشەی لێیە جا تۆزی بیر لە خۆت دەکەیتەوە بۆیە تاوەکو درەنگ نەبوو نیعمەتی ئەو لەش ساغی خۆت بزانە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە شەو نوێش قاچەکانی هەموودا ئاوسا ئەوەندە ڕادەوەستا پاشان لایان پرسی خوای گەورە لە گوناحی پێشوو پاشوت خۆش بووە تو بۆچی ئەوەندە نوێژە عیبادەت دەکەی قاچەکانت ئاوسا و تۆزی ئیسراحەت بکە بەڵام فەرمووی ئەفەلا ئەکون عەبدان شەکوورا ئەی پێویست ناکە من بەندەیەکی سوپاسگوزارم لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە بەمنی بەخشیوە هەر کەسێک لێ پرسی دەربارەی سەر و سیحەت و سەلامەتی یەکسەر سپاسی خواکە بڵێ باشم تەنانەت ئەو قسەیش مەکە بڵێ بە ناشکری نەبێ بەس ئەوها ئەو قسەی مەکە تەنانەت ئەوەش ناشکریە
ئەو جەستەی تۆ کە بە ساغ و سەلامەتی خۆی گەورە پێی بەخشیویەوە ئەمانەتێکە خۆی گەورە لە ڕۆژی قیامەت پرسیار لێکە کەەوە ئەو تەندروستی و لە ساقێت چی لێ کرد چۆن بەکارت هێنا کە خۆی گەورە پێی بەخشیوی ئایا بۆ عیبادەت و شکرانە بژێری ئەو بوو یاخود بۆ کاری خراپ و بۆ کاری بێسەروبەر دەجێڕنەوە کوردێکی خۆمان یەکێک لە تازیرەکان داواتی یەکێک لە کەسە بەناوبانگەکان بوو لە وڵاتی ئوردن تازیرێکی زۆر گەورە بوو تەنانەت خاوەنی چەندین فندوق و شەریکە بوو لە بەریتانیا ئیدی حەفلەی کچەکەی بوو کچەکەی بەشوەدا بانجی کرد بانجە و تازیرە کوردەش کرد کە یەکێک لە برادرە نزیکەکانی مێزێکی گەورە بۆ فێ مەفتوحێکی گەورە بۆ هەموو میوانەکان کرابوو ئەو تازیرە گەورە سەر و سیحەتی باش نەبوو لەسەر کورسی بوو تەنانەت دکتۆرەکان یەک لقمەی گۆشتیان لێ مەمنوع کردبوو لە هەمان کاتدا خاوەنی ملیارها دۆلار بوو ئیدی ئەو تازیرە کوردی خۆشمان لە کاتی داوەتەکە لە سەرەتای مێزەکە تا ئەو سەری هەموو خواردنەکانی تاقی کردەوە ئەو کابرای دەوڵەمەندەش بانجی کرد دوای ئەحواڵ پرسینەوە شتانە لێ گوتی هەرچی ماڵ و مڵک و سامان و پارەم هەیە فقط بتوانی لەگەرم بگۆڕێتەوە لەگەڵ ئەو سەحەت و مەعیدە سەلامەتی کە تۆ هەتا ئەوە شتێکە خوا پێتە بەخشێ بە پارە ناکردرێ لەش ساغی با زۆر ئەوەندە دووڕژ نەڕۆین هەر لەو کوردستانی خۆمان کاک حاجی چەند کەسمان بینیوە دەوڵەمەند خاوەنی ملیارها دۆلار هەر زۆریش دکتۆر لێ مەمنوع کردووە کە دوو کەوچک برنج بەدڵی خۆی بخوایند و پارچە گۆشت لە بەرزەخت و سوکەری خۆی گەورە لەش ساغەکەی لێ سندوتەوە یان قەدری نەزانی و پێشتر ئیدی وەکو حاجی خۆمان کاک فتح الله قەدری و نیعمەتەی نەزانی و تاوەکو خۆی گەورە لێ سندەوە بۆیە پیرەمێردی شاعیر دەڵێ مەنازە بەبوون مەگری بۆ نەبوون هیچیان تاسەر نین هەبوون و نەبوون مەڵێ فەقیرم کوفری نیعمەتە بۆ تۆ لەش ساغی ماڵ و سەروەتە